لە یادی ڕاپەڕی نەشکۆدارەکەی خەڵکی دەڤەری پێنجوێن پیرۆزبایی گەرم لە خەڵکی سنوورەکەکەم دیارە ئەمڕۆ لەو یادە پیرۆزە قایمقامەتی پێنجوێن هەستان بە سازکردنی مەراسیمێک بۆ ڕێزلێنان و دابشکردنی خەڵات بەسەر کۆمەڵەیە کەسایەتی لە بوارە جیاجاکانە کە لە دەڤەرەکە خزمەتیان کردووە. ئەمڕۆ یادی ڕاپەڕی نەمەزنەکەی قەزای پێنجوێنەکە لە ساڵی 1970 جەماوەری پێنجوێن پێشمەرگە قارەمانەکان ڕاپەڕینیان کردژی حیزبی بەعز لە قەزاکەمانە. ئێمە ئەمڕۆ بە پێویستمانزانی لەو یادەدا خەڵاتی ڕێزلێنان ببەخشینە کۆمەڵەیە کەسی ماندوو لە بوارە جۆر بە جۆرەکانی سنووری قەزاکەمانە. هیوادارین بتوانین ساڵانە بیکەینە نەریتێک کە لە ڕۆژی یادی ڕاپەڕینەکەی پێنجوێندا خەڵاتی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی گەورەی پێنجەوەین بەخشینە ئەو کەسایەتیانی کە خزمەتی ئەم شارەمانەکەن و ماندوون بە قەزاکەمانە. لەم یادەدا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستاندا دەنێوێنم. لە ناویاندا شەیدانی ڕاپەڕینەکەی پێنجوێن بم بۆنە پیرۆزەوە قایمقامێتی قەزای پێنجوێن هەستاون بە ڕێخستنی مەراسیمێکی ڕێزلێنان بۆ 12 کەسایەتی شاری پێنجوێن کە بەندە یەکێکم بە پێخۆشحاڵیەوە بە شانازیەوە یەکێکم لەو پاڵێوراوانە